ماوەی 10 ساڵە لە ڕۆژهەڵاتی ناویندا بێسەروبەری و تێکەڵی و پێکەڵیەک هەیە. تەواوی هێزە هەرێمەکان و هێزە نێودەوڵەتەکانیش گەمەی سیاسی خۆیان دەکەن و هەر کەس دەیەوێت بەشی خۆی بەرێت. داخۆ کورد لە کۆی ئەو کێشە سیاسەتدایە و هێزە کوردەکان خەریکی چین لە ڕۆژهەڵاتی ناویندا. با پێکەوە بینەر و بیسەری دۆسیەکی هاوکارانم دەبین. سەرهەڵدانەکانی کورد لە مێژوودا ناوچەی بوون و ئامانجی سەرهەڵدانەکانیش خۆیان لە چەند داواکارێکی سەرەتاییدا بینیوەتەوە. بە لە ناوبردننی سەرکردەی سەرهەڵدانەکانیش ئیتر سەرهەڵدان کۆتایی پێهاتووە بەوەش نەتوانراوە ئامانجی شۆڕژگەڕی وەدەست بخرێ. ئێمە هەمیشە دەڵێن چیتر کوردی جاران نییە، مەبەستمان لەوە ئەوەیە کە تەفگەری ئازادی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕێبەرایەتی ئۆجەلان سیستەمێکی نوێی هێناوەتە ئاراوە کە سیستەمی سۆسیالیستی دیموکراتی ڕادیکاڵە بۆ بەڕێوەبەری کاروباری ڕۆژانەی گەریش کۆنفیدرالیزمی دیموکراتی بەکاردێنێ. تەفگەری ئازادی کورد شۆڕشێکی نوێی دەست پێکردووە کە بە هەزاران سەرکردەی هەیە، بەڕەخنە لە خۆگرتنیش هەمیشە لە نوێبوونەوەدایە و یەکێکی تر لە خەسڵەتەکانی شۆڕشی ئێستای تەفگەری ئازادی کورد ئەوەیە کە ناوچەیی نییە و تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ڕووسیاشی گرتووەتەوە. ماوەیەکیشە سەرقاڵی کۆکردنەوەی هێزە چەپەکانی ڕۆژهەڵاتی ناوینە لە دەوری یەکتر بۆ ئەوەی بتوانن بە هێزێکی زیاترەوە ڕوبەڕووی هێرش و پلانگێرەکانی هێزە سەرمایەدارەکان ببنەوە. یەک لەو هەوڵانش پێکێنانی تەفگەری شۆڕژگەڕی یەکبوونی گەلان تەشەیەگە بوو. شۆڕشی یەک ساڵەی گەنجانی کورد لە ژێر ناوی یەکینەکانی پاراستنی سیڤیل یاپەسە لە باکووری کوردستان دەوڵەتی تورکی بەخۆیەوە سەرقاڵ کرد و تا ڕادەیەکیش بوویە هۆی لاوازی دەوڵەت. دەکرێت ئەو شۆڕشە بەرفراوانتر و بە کاریگەرتر بکرێ. چاودێرانی سیاسیش پێیان وایە کە ئەو شۆڕشەی گەنجانی کورد بوویە هۆی هێنانەکایی هەوڵی کوتتای سەربازی لە تورکیا کە هێندەی تر بارگرانی بۆ دەوڵەتی تورک دروست کرد. لە ڕۆژاوای کوردستانیش تەفگەری ئازادی کورد شۆڕشێکی وهای بەڕێوە بردووە و دەبا کە بۆتە هیوا بۆ تەواوی سووریا و دەکرێت سوودیشی لێ وەربگیرێ بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی ناوین. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش گەل لە حاڵەتی خۆڕێخستندایە لە تەواوی بوارەکانی ژیاندا. ئەگەر چی ئاگربەستەیە بەڵام دەکرێت لە هەر ئانوسادێکدا ڕژێمیێرانەوە ئاگربەستە بشکێنێ و شەڕ سەر هەڵبداتەوە، بۆیە دەبێت گەلی کورد ئامادە و لە سەر پێبێ. تەفگەری ئازادی کورد لە باشووری کوردستانیش لەلایەک لە ڕێگەی شاندی هەدەپەوە هەوڵی ئاشتەوایی نەتەوەی داوە و لەلایەکی تریشەوە لە ڕێگەی کۆنگرەی نەتەوەی کوردستانەوە هەوڵی بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستان و چارەسەرکردنی قەیرانەکانی باشووری وڵاتی داوە. دەربارەی زلهێزەکانی دنیاش وەک چاودێرانی سیاسی سەرنجی دەخەنە سەر، نابێ کورد هیچ هیوایەک لەسەر وڵاتە زلهێزەکان دابنێ و دەبێت بە هێزی خۆی بسەلمێنێ. تاکە هێزی کوردی کە ڕادستی هێزە سەرمایەداریە هەرێمی و نێودەوڵەتەکان بووە پارتی دیموکراتی کوردستانی عێراقا. لە دوایین هەوڵیشدا شاندی هەدەپە بۆ جاری دووەم لەلایەن سەرۆکی ئەو پارتە مەسعود بەرزانیەوە بانگێشت کرانەوە و پێکەوە کۆبوونەوە. بەڵام ئەوەی کە هێشتا شاراوەیە ئەوەیە کە داخۆ بەرزانی چی بە شاندی هەدەپە وتووە، داخۆ پارتی و بەرزانی بە نیازی چین.